کۆنترە سوورەکان ئەڵێن دەبا کۆماری سێدارە سنە لە سێدارە بات مەهابات بکا بە سڵیلۆ نەهێڵێ جاسەوز بێ و نەهێڵێ ئاواژە بکات و نەهێڵێ باران ببارێ و نەهێڵێ مناڵەکانمان لەدایک بن ئەوەی ناتوانێ هەرگیز لە سێداری بدا ئایندێ و ئازادی نابو کۆماری سێدارە نابوو ئاخوند و عەبا فەک مەجاش و خاک فرۆش و خێڵی دەبا دڵنیا بن کە بۆ تۆڵێک دەخەناکەین دەریق چون لای منەوە بێتە ڕەمز بۆیە نامرێ شەهید من دەنگی وریشەی مرادی بەخشانم کاتێ هەموو چاوێن لەسەر زوڵم بەس من بێدارم کامە یاسا کامە قانون لێرە قازی جەلادە بە خوێنی مەکڕۆشتە بن لەستەر بەرماڵ و سەجادە هەی نەزنجیر و بەندونە تەنافی سێدار ناڕوخێنە ئیرادە و مێدی گەلی ڕیشەدار هەر یەکمان بدرێ لە دەرساتمان دێنە مەیەنەی کێشین بە ئاگیر ئاسپۆ بەسیج و سازمان وەرگان بترسە لە منێ کە دەنگی ناو شەقامم بە وشە و دەم لە دەرم پێم وسم قاتڵی سەختانم ئەرە منم ڕەپی ئەحترازی بێ ساسۆڵ شەرم فاک بە کۆماری سێدارە بێ باکم لەسەرم هەی سەرت داخە کۆی لە دوولابە داگیرکەرەمە گەرێک تۆش بۆیان ڕامبە چارەی دەردت لای منە شەختەواتە ئێرانی کێتی گاوە عەزیزن لە لاتە ڕەپم بۆ جاش و کۆی لە عەزابە لەم شەڕدا تەنیا گەوادیت خەڵاتە ئەرێ نەتەوە بفرۆشە بۆ قەزانجە دەکێرم بە بیر تو ئەوەی وە هاوڕاتە بخوێنە مێژی پیرم تێبگەل لە بیری خوێنم بیسە دەنگی تەقم لەسەر لاپە ڕەشی لەکەم زمان شیرن و ژیرن نەموشانە هەمووی تیرن نەڕەبەر و نەپێشڕەوە من خودی ڕێکە و مەسیرم ڕەپی من دەنگی شۆڕەشە دژ بە کوزە شعرەتە دەنگم بەڵگەی جۆنایەتە سێبرم لە شەوە شایدا بە هاواری پشتیمی لە من دیوارە لەرزێتە لەشی برینداری مێژوتە لە شەڕ ناترسێ سەرت داخە کۆی لە دوولابە داگیرکەرەمە گەرێک تۆش بۆیان ڕامبە چارەی دەردت لای منە شەختەواتە ئێرانی کێتی گاوە عەزیزن لە لاتە ڕەپم بۆ جاش و کۆی لە عەزابە لەم شەڕدا تەنیا گەوادیت خەڵاتە ئەرێ نەتەوە بفرۆشە بۆ قەزانجە دەکێرم بە بیر تو ئەوەی وە هاوڕاتە